سلااو بینێرانی بەڕێز و کاتتان باش بەخێبێنەوە بۆ پرۆگرامێکی دیکەی ڕوانگە. بابەتی ئەم جارەمان لەسەر مەسەلەی کۆرۆنایە لە ئێرانەدایە. هەروەک ئاگادارن مەسەلەی کۆرۆنا لە ڕادەی جیهانیدا کاریگەری خستووەتە سەر لایەنەکانی ژیانی خەڵکو و گەلێک کەس پێی مردوون و ئێستاش زۆر کەس کردوێتەوە. بەڵام دەچینە سەر مەسەلەی ئێران. کۆرۆنا لە ئێرانەدا تا ئێستا چۆنە؟ ئایا دەرزی لەدان دەستی پێ کردووە؟ دۆخی خەڵک چۆنە؟ و لە ئەمبارەوە لەگەڵ دکتۆر ئالانی فتوحی لە سوێد قسە دەکەین. کاک دکتۆر سپاسی ئامادەبوون دەکەم، دەزانم تازە لە کاری شاتوێتەوە زۆر پرکاری بەتایبەت لەم بارەوە زانیاری بە کەڵک بۆ خەڵک دابین دەکەیت. لە پێشتا گەر بڵێ لە ئێرانەدا ئێستا دەرزی دەستی پێکردەوە و ڤاکسێنە دەستی پێکردووە، هەمان ڤاکسێنی ڤایزرە لە خەڵکی دەدەن یا ڤاکسێنێکی دیکەیە کە ئێستا ئەوان بەکاری دێنن؟ وێڕای عەرزی سڵاو و ڕێز بۆ ئێوە و هاوکارانتان و بینەرانی ئەو بەرنامەیە. پرۆسی ڤاکسین یا ئەوەی بە کوردی پێی دەڵێن پێکوتە بە دژی نەخۆشی کۆڤیدی 19 کە دەزانین زیاتر لە ساڵێک کە تەواوی جیهانی داگرتووە لە نزیک 3 مانگ لەمەوە بەرەوە دەستی پێکردووە. ئەو ڤاکسینانەی کە دێنە دەرەوە کۆمپانیەکان بەرهەمیان دێنن پێویستە لەلایەن ئۆرگانێکی باوەڕ پێکراو وەک سازمانی تەندروستی جیهانی، وەک دەستگای دەرمانی ئەوروپا، وەک دەستگای خۆراک و دەرمانی ئەمریکا لە شوێنێک تایید بکرێن بۆ کە متمانەیەکی باشتر وەربگرن. هەرچەند ڤاکسینی واشەیە کە لەو شوێنانەش تایید نەکراون، بەڵام دیسان وڵاتەکان بڕیارانداوە کاریان پێ بکەن. ئەوەی کە ئێوە ئاماژەتان پێکرد فایزر بایۆنتێک یەکەم ڤاکسین بوو کە ئەو قۆناغانەی بڕی. ڤاکسینی مۆدێرناشمان هەیە کە لانی کەمێکی لەو ئۆرگانانە تاییدی کردووە، هەروەها واکسنی ئاسترازێنێکا کە بە هاوکاری لەگەڵ ئاکسفۆرد بەرهەمی هێناوە، واکسنی جانسۆنیش لە ئەمریکا تایید کرا چەند ڕۆژ لەمەوبەر، و ژمارەی واکسانێک کە ڕێگایان پێدەدرێت کە کەڵکی گشتی لێوەربگیرێ بەرەو زیادبوونە بەخۆشیەوە. بەڵام ئەوەی کە لە ئێران کاری پێدەکرێت نەخێر هیچێک لەوانە نییە. بەداخەوە هاتوون واکسنێکی ڕووسی کە ڕووسەکان بەرهەمیان هێناوە بە وتەی خۆیان زۆر مواسرە و کەم خەتەرە، بەڵام زانیاری تەواویان سەبارەت بەو مۆزوعە بڵاو نەکردوێتەوە، لەوە کەڵکیان گرتووە و بەداخەوە بە مێخاسێکی زۆر کەمیش. یعنی هەم نوعی واکسنەکە ئەو واکسنە نییە کە زۆر متمانەی پێ هەیە لە چاواکسنە باشەکان مەبەسمە یا ئەوانێکی زیاتر زانیاریان هەیە. ڕەنگە ئەوەش باش بێ، بەڵام زانیاریمان کەمە لە بەرۆی سێرێک مەترسی شاراوی ڕەنگە هەبێت. هەمەوەی کە ڕێژەی ئیسفادە لێکردنەکەی زۆر کەمتر لە سەتی یەکی کۆمەڵگای ئێران تا ئێستا ئەو واکسنە لێدراوە. هەروەها نوعێکی دیکەیان واکسن کڕیوە لە چین کە ئەویش هەر ئەو قۆناغە ستانداردەکانی تاقیکردنەوە تایید وەرگرتنی تێپەڕ نەکردووە کە ئەوە دەتوانەوەوانە مواسر بن، دەتوان کەم خەتەرش بن، بەڵام مادام ئەو تاییدیانیان وەرنەگرتووە دیارەتەوەی زانیاریەکان تاوتوی تەواو نەکراون لە کۆنەوەیان سەر نەکراوە، بەداخەوە لەوانەیە کاریگەریان کەم بێ، لەوانەیە مەترسی بێ بۆ کەسانێک. بەهەرحاڵ نەوعی سیاست داڕشتن و کارکردن لە ئێران بۆ مەسلەی ڤاکسیناسیۆن هەروەکو خودی مەسلەی کۆنتڕۆڵکردنی نەخۆشیەکە ئەسڵەن جێگای قبول و پەسەند نییە و هەم زۆر بە کاوەخۆ کار دەکەن و هەم لە باشترین نەوەیەکی کە هەیە کەڵکیان وەرنەگرتووە یا لەو باشترین نەوعانەی کە هەیە کەڵکیان وەرنەگرتووە بەداخەوە. چەند ڕۆژ لەمەوە پێش وەزارەتی بێهداشتی ئێران ڕادەگەیەنێت کە لەو 1,500,000 کەسە زیاترەی کە خەڵک تا ئێستا گرتوێنێتەوە لە میلیۆنێک زیاتر چارەسەرکراون. ئایا مانای ئەوەیە ئێران لە بربەرەکانی کردن لەگەڵ ئەو پەتایەدا باش دەچێتە پێشێ؟ سەرەتا دەبێ ئاماژە بەوە بکەم کە بەداخەوە ئامارەکانێکی لەلایەن وەزارەتی تەندروستی ئێرانەوە دەدرێت بە احتمالی زۆر بڕێک لە ڕاستی فاصلەیان هەیە و ژمارەی ئەو کەسانە گیانە دەستداوە زیاترە لەو ژمارێک ڕادەگەیەندرێت. ژمارەی توشبوانیش حتمما بە دڵنیایەوە زیاترە. تەنانەت لێکۆڵینەوە هەیە باسیێ دەکەن لە 1 لە 4 تا 1 لە 3 خەڵکی ئێران لەوانەیە توش بوون تا ئێستا کە لە چاو بە
ئەو ڕقەمەی کە باسی دەکەن 1.5 ملیۆن کەس زۆر زیاترە. بەهەرحاڵ ئەگەر ئەوەش پەسەندکەین خودی ئەوەش دەرخەری ئەوە نییە کە ئێران توانێتی بەباشی و نەخۆشانە کۆنتترۆلکات چون ئەمە دەزانین لە هەر 100 نەخۆشی کە تووشی و نەخۆشیە دەبن تقریبان 85 بە سووکی دەیگرن. بۆیە چابوونەوەی ژمارە زیاتر لە 1 ملیۆن کەس لە 1.5 ملیۆن توش بوو نیشانەی سەرکەوتوبوونی شێوازی بەرەنگاری ئێران لەگەڵ نەخۆشیە نییە. بە پێچەوانەوە بەراوردکردن لەگەڵ بازە وڵاتێک کە توانیان وا کۆنتترۆلی وەزعەکە بکەن کە زۆر کەمتر لە 1% کۆمەڵگاکەشیان کە توش بوون گیانیان دەستدەن بە پێی خودی ئامارەکانی کە ئێران داوێتە دەرێ نزیکەی 4 تا 5 کەس بەهۆی و نەخۆشیەوە گیانیان دەستداوانێکی کردویانەکەوە ڕێژەیەکە کە لە جیهاندا یەکێک لە بەرزترین ڕێژەکانە لە ژمارەی نیسبەی توشبووان بە گیان لە دەست داوەکان نسبەت بە توشبووان کە ئەوە نیشانەی ناسەرکەوتوبوونی سیستمی دەرمانی ئێرانەیە زۆر بەداخەوە ئاوای وەزەکە. خۆ دەزانی باسی سەرهەڵدانەوە کۆرۆنا بە شێوەیەکی دیکە دەکردرێ لە ئێراندا وەزیری بێداشت لەگەڵ جێگری وەزیری بێداشت ڕایەکان وەک یەک نییە. لایەک دەڵێ با بڵین لە دەوروبەری قەزوین جۆرە کۆرۆنایەکی دیکە سەری هەڵداوە بە شێوەیەکی دیکە بەڵام با بڵین بەرپرسەکەی دیکە ئەمە بەڕاست نازانێت. چەندە مەترسی هەیە کە ئەم کۆرۆنایە بە شێوەیەکی دی ئەوەندە ئێوە ئاگادار بن بە تایبەت لە ئێرانیە توانێت سەر هەڵداتەوە؟ بەگشتی ئەو ڤایرۆسێکە کە بە پێچەوانەی ئەوەی کەمە لە سەرەتادا بیرمان لێ دەکردەوە دەماندیت زۆر گۆڕانکاری بەسەر خۆی دێنێ و زۆر دەگۆڕدرێ. هەزاران نەوع گۆڕان یا میوتیشن ئەوەی بە فارسی پێڵێن جەهش تێدا بە وجود هاتووە تا ئێستا. ئەو گۆڕانانە دەتوانن ببنە هۆی ئەوەی کە ئەو ڤایرۆسە سەریعتر بڵاو بێتەوە. لە سێ مۆرددا شتەمان بەدی کردەوە. یەک نوعێکە لە بریتانیا دیتراوەتەوە، نوعێک لە ئەفریقای باشوور، یەکیش لە برێزیل دیتراوەتەوە. نوعی بریتانیاکە تەنانەت مەترسی مردنیشی زیاتر بە دواوەیە، ینی نەخۆشێکی کەمێک سەختترش دەدا لە ئەو نوعی کلاسیکە کێ ئەوەی کە لە سەرەتادا دەمان ناسی. ئەوەی کە ئایا لەو گۆڕانانە کە جێی مەترسی بن یا ببێتە هۆی سەرێتر بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە یا نیشانەکانی بە زۆرێک بگۆڕێ ئایا لە ئێران هەیە یان نییە، نوعی تایبەتی بە ئێران پشتڕاست نەکراوەتەوە. بەڵام کەسانێک بە دیتنی خۆیان بە دیتنیەوەی کە نوعی و کەسانێک ئەو نیشانانێک کە نەخۆشەکان دەری دەبڕن یا تەمەنی و کەسانێک توش دەبن یا سرعەتی بڵاوبوونەوە تێئۆریەکە دەدەن دەڵێن ڕەنگە ئەوە بێ. بەڵام پشتڕاستکردنەوەی کە نوعی گۆڕانی تایبەتی یا ئەنواعێک لە گۆڕانی تایبەتی لە ئێراندا بوونی هەیە پێویستی بە تاقیکردنەوەی ژێنێتیکی ئەو ڤایرۆسەیە کە پێی دەڵێن سیکوێنسینگ، یعنی کۆدی ژێنێتیکی بە چاو لێ بکرێت ببینن کە بەڵێ ئەو گۆڕایان بەسەر هاتووە و ئەو نوعەیە کە زۆر بڵاو دەبێتەوە هۆکارەکەی ئەو گۆڕانەیە کە بەسەری هاتووە. ئەو کارە نەکراوە، تەکنۆلۆژی ئەو کارە لە ئێران نییە و تەنانەت ئەو مۆردانەی کە کوتویانە لە ئەو بەستلا نوعی بریتانیاکێتی لە ئێران دیتویانتەوە ژمارێکی زۆر کەم لە خەڵک تاقی کرانەوە ئەویان تێدا بەدی کراوە. ئەگەر تستی زیاتران کردبایە بە دڵنیایەوە ژمارێکی زۆر زیاتر خەڵک دەدۆزرانەوە کە نوعی بریتانیایان هەیە کە بەداخەوە نوع زۆر سەرێ بڵاو دەبێتەوە. ئەو ڕێکارە تەندروستی و مەحدودکردنەوەی کە ئێستا لە ئێران هەیە دەتوانێت وەڵامدەر نەبێ بۆ پێشگرتن لە ئەو ڤایرۆسە و مەترسیەکی زۆر گەورە هەیە ئێستا کە ئەو سەرهەڵدانی کە بۆ خۆیان پێی دەڵێن پیکی 4 لە ئێران زۆر بەرزتر بێت لە پیکەکانی پێشوو، یعنی ژمارێکی زۆر زیاتر توش بن، ژمارێکی زیاتر گیانیان دەستدەن بە لەبەرچاوگرتنەوەی کە ڤاکسیناسیۆنیش لە ئێران تقریبا دەستی پێ نەکردووە، یعنی کەم ڤاکسینەکردنی ژمارەیەکی کەمتر لە یەک لە 100 جەماوەر هیچ تەسیرێکی لە بەرەنگاربوونەوە لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکەدا نییە بەداخەوە. کا بۆ ئێران کە دەڵێ لە ماوەی 24 کاتژمێردا هەزاران کەس سەر لە نێگرتوویانەوە مانای ئەوەیە کە ڕەنگە ئەو ڤاکسینەی بەکاری دێنن زۆر کاریگەر نەبێ یا کۆرۆنا بە شێوەی دی سەر هەڵداتەوە یا هۆکاری چییە لە ماوەی باڵین 24 کاتژمێرەدا
هەزاران کەس سەر لە نوێ لە ئێرانە دەیگرێتەوە. ئەو ژمارەی کە واکسینیان لێدراوە لە ئێران زۆر زۆر بچووکترە لەوەی کە بتوانێت هیچ کاریگەرێکی لەسەر بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە هەبێ. ینی فاکتۆری و کارتێکەری واکسین لە مێشکی خۆمان بەرینە دەرێ، فکر لە شتەکانی دیکە بکەینەوە دروسترە. ئەو فاکتۆرانەی دیکە هۆکارەکانی کە دەبنە هۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە لە هەمووان گرنگتر پەیوەندی فیزیکیە، لێک نزیک بوونەوەی خەڵک لە بۆنەکاندا جا بە هەر نوعێک بێ، ئەوەی کە دەفەزایەکی بەستراودا چەند نەفەر بەیەکەوە نەفەس بکێشن کە یەکێک لەوان ئەو ڤایرۆسی بڵاو کاتە هەوایەدا پێشتر مەترسێکی کەمتری هەبوو، ئێستا بەو نوع تازەیەی کە عەرزم کردن توانای گواستنەوەی زۆر زیاتر، مەترسێکی یەکجار زیاتری هەیە، هەرچی کەمتر مەحدودیت دروست بکرێ بۆ ئەو نوع کۆبوونەوانە، جا مەدرسە بێ، شوێنی کار بێ، بۆنەی وەرزشی و فەرهەنگی هوەری بێ، ڕێپێوان بێ، هەر چیزێکی بێ، وەختێک خەڵک لە فەزایەکدا کۆ دەبنەوە بە تایبەت ئەگە فەزای بەستراو بێ ڤایرۆسەکە زۆر بەڕاحەتی توانێت بڵاو بێتەوە و ئەوەیە کە دەبێ زۆر بەتوندی کۆنتترۆل بکرێ. ئەگەر دیتیان لە شوێنێک بڵاو دەبێتەوە وەکیەوەی لە خوزستان ئێستا دیبینن، دەبێ ئەو پارێزگایە بە تەواوی قەرەنتینە بکرێت، هاتوچەکان بە تەواوی بەربەست بکرێت تا ماوەی چەند حوتویەک کە تەواوی کەیسە نەخۆشەکان دەردەکەون، تەنانەت لە نێو شارەکانیشدا هاتوچۆ بەربەست بکرێت، تەنانەت پێداویستەکانی خەڵک ببرێتە بەر دەرکی ماڵیان بۆی کە مەجبور نەبن لە ماڵە بێنەوە دەرێ. بەو شێوە توندەیە کە لە چین توانیان کۆنتترۆلی بکەن دەبێت لەگەڵ ئەو شتە هەڵسوکەوت بکرێت. ئەو شێوازێکی ئێران خەریکە کار دەکا نە لە واکسیناسیۆندا نە لە کۆنتترۆلدا سەرکەوتون نابێت، بەداخەوە ئەو ژمارەی توژوانە کە ڕۆژێ زیاتر لە 7,000 کەسە زۆر لەوە زیاتر دەبێت لە چەند ڕۆژ داهاتوودا. هەر ئێران دەڵێت کە لە گەلێک لە ئۆستانەکان بە تایبەت کە ئێوامەژتان بە خوزستان کرد بە بەلوچستان لە ئۆستانەکانی کوردستان و ئازەربایجانی ڕۆژاوا پێیان وایە کە خەڵک ئەوەی دەڵێن ڕایەتی مەسلەی بێهداشتیان نەکردەوە، ینی ڕێنمێنەکانیان زۆر بەرچاو نەگرتووە. تۆ پێی وایە چەندە کاریگەرە کە خەڵک ڕێنمایەکان لە بەرچاو بگرن؟ یەکجار مهمە، بەڵام دوو لایەنی هەیە. یەک ئەوەکی خەڵک خۆیان چەندە لە بەرچاو دەگرنەوەشتە، لێدانی ماسک نزیک نەبوونەوە لە خەڵکی دیکە، شوشتنی پێتای دەستەکان بە تایبەت کارێک دەستنە دەرە دێنەوە، بەگشتی خۆپاراستن لە تەماس لەگەڵ خەڵکی دیکە، بەڕێوە نەبردننی بۆنە بەشداری نەکردن لە بۆنەکان بە هەر جوورێک کۆبوونەوە، ئەوانە زۆر گرنگن، دەبێت خەڵک ڕایەتکەن. بەڵام بەسەرێکی دیکەوە بەرپرسایەتی حکوومەتیش زۆر گرنگە و تەنانەت گرنگترێشە لەوە، چون ئەگەر ئیمکانی لە دوورەوە کارکردن بۆ کارمەند نەبێ، ئیمکانی لە دوورەوە دەرس خوێندن بۆ قوتابی نەبێ، ئەو شوێنانەی کە ئەو بۆنانەی کە خەڵک تێدا کۆ دەبنەوە تەحتیل نەکرێن، هاتوچۆکان قەدەغە نەکرێن لەو جگانێکە ڤایرۆسەکە بڵاو کراوەتەوە، تەنانەت ئەگەر خەڵک تەواوی ئەو پرۆتۆکۆلەکانیش ڕعایەت بکەن، دیسان هەر بە حازربوون لە مەسەلەن لە مێترۆدا بۆ کە بچنە سەرکار یا لە تاکسیدا ئەو هاتوچۆ بکەن یا لە شوێنی کار دەتوانن توش بن، هەرچەند ماسکیشیان لێدا بێ، یعنی مەترسیەکە ناگاتە سیفر. لەبەرەوەی بەرپرسایەتی حکوومەت لانی کەم هەر ئەوەندە گەورەیە کە خودی خەڵکەکە بەرپرسایەتیان لەسەر شانە بۆی کە کۆنتترۆلی وەزعەکە بکەن، بەداخەوە نابینین کە سیاسەتێکی ڕێک و پێک و تۆکما و یەکدەست بەڕێوە بن. تەنانەت جاری وایە گەر ڕێگە چارەیەکیش پێشنیار دەکرێت، پرۆتۆکۆلێکیش پێشنیار دەکرێت، مەسەلەن کوتیانە لە نەورۆزدا مسافرت مەکەن، بەڵام لە حەدی قسەدا دەبێنێتەوە، قەت نایان دەگەڵ نێروی ئینتیزامی ئەولا هەماهەنگێکی وا بکەن کە بەڕاستی ڕێگا بگرن لە خەڵک کە سەفەر بکەن بۆ جگایانێک کە نابێت سەفەری پێ بکەن، یا بربەستەکە ئەوەندە نییە کە پێویستە، مەسەلەن ڕەنگە بۆ خوزستان بیکەن بەڵام بۆ ئوستانانەی کە بۆ پارێزگایەکە کەەوە ئاماژتان پێکرد ئەو بربەستە نەبێت. بۆیە ئەوە دەگەڕێتەوە سەر تێنەگەیشتن لە مەترسیەکە، دەگەڕێتەوە سەرەکە نازان کە ئەو ڤایرۆسەکە گۆڕانی بەسەرداهاتوە چەندە سەریع دەتوانێت بڵاو بێتەوە. بۆیە بربەستەکان ئەوەندە نییە کە پێویستە و یاوێکە دەزانن نایانێت پێش پێ بگرن، یعنی ئەو وەزع لەباری سیاسی و بۆوان قازانجی زیاترە و لە زەرەری و ئەوەی تەرجیح دەدەن ئەو قازانجە سیاسیە بەسەر بەرژەوەندی تەندروستەکە بۆ خەڵک. دنا ئەگەر دەرکی وەزعیان کرداوە تەسمیمیانە بە کۆنتترۆلەکەن دەبا محدودیتەکانە زۆر تونتر کرد بە هەر شتێکە لە بریتانیا دیسمان بۆی کە کۆنتترۆلی وەزعەکە بتوان بکەن.
کاکتور وڵاتانی ڕۆژاوا دەڵێن گومانیان هەیە یان ئێرانی تاوانبار بۆ دەکەن کە خەریکی سازکردنی چەکەکانی ناوچێ یا بڵێن یورانیۆم تا ئەو ڕادێ دەپیتێنێ هەتا چەشی ناوچی لە ساز بکە. باشە ئێران خۆی لە ڕووی پزیشکیەوە ناتوانێت ڤاکسینێکی تایبەت ساز بکە لە باتیەوەی کە لە رووسیا وەربگرێ پسپۆری کەمە چ شتێک پێویستە بۆ سازکردنی ئەو ڤاکسینە؟ دیارە ئێران تجربەی ڤاکسین دروستکردنی هەیە، چەند مورد ڤاکسینیش ئەنستیتوت پاستۆر درستی کردووە، بەڵام ڤاکسین دروستکردن بەگشتی پرۆسەیەکی کاتبەرە و پارەی دەبێ ئیمکاناتی بۆ تەرخان بکرێ، خەڵکی بۆ دابین بکرێ. ئێران ئەو کارەی نەکردووە لە سەرەتاوە، لەبەرەوەی ئیمکانی هەیە بتوانێت ڤاکسین دروست بکە، بەڵام نا بە سرعەت دەتوانێت ئەو کارە بکە، ئەوەی کە لازمە کە بگاتەوە سەر و کۆمپانیا زەبەلاحانە کە میلیاردی پارە سرف دەکەن بۆی کە ئەو کارە بکەن، نا ئەو تەکنۆلۆژی پێشکەوتووەی کە مەسەڵەن فایزەر یا مۆدێرنا کەڵکیان لێوەگرتووە ئێران هەیەی کە کەڵکی وەگرێ. ئەوەی کە ئێران دەتوانێت بیکە ئەوەی کە ڤایرۆسەکان بە مێتۆدی ناسراوی قەدیمی کە هەیە ئەو ڤایرۆسە غەیری فعال بکە یا بیکوژێ و ئەوەی بە پرۆسەیەکی کە زۆریش هەڵسان نییە تەبدیل بکەن بە ڤاکسینێک کە لە خەڵکی بدەن و ئەو کۆ ئەندامی بەرگری لەش ئەو ڤایرۆسە بناسێتەوە دوایگە ڤایرۆسەکە بە زیندوی هاتە ناو لەشی دشکردەوە نیشاندا. یعنی غیری ممکن نیە ئێران بتوانێت ڤاکسین دروستکە، بەڵام سرعەتی کارەکە و هەروەها تەکنۆلۆژی کارەکە ئەوە نییە کە ئێستا پێویستە لە حاڵە حازردا، بۆیە ئێران مەجبورە ڤاکسین بکرێت تا وەختیش کە ڤاکسین خۆی تۆلید دەکات، بەڵام بەداخەوە ئەوەی کە کردوێتی باشترین نوعی ڤاکسین نەبووە و هەروەها ئەو ڕێژەیەکی کڕوێتی ئەسڵان وەڵام دەرەوەی بەربڵاوی نەخۆشیەکە نییە لە کۆمەڵگای ئێراندا. پرۆگرامی کۆڤاکس کە لەلایەن ڕێکخراوی نەتەوەی یەکگرتووەکانەوە سەرپەرشتی دەکرێت کە ئەو ڤاکسینی ساز دەکرێت وا بکەن کە تەواوی خەڵکی جیهان پێ بگا بە تایبەتەوانی کە هەژارن. ئەم پرۆگرامە دەتوانێت چەندە یارمەتی بە خەڵکی ئێرانێ بکە کە لە چەنگە و پەتایە ڕزگاریان بێ یا ژمارەی مردووان کەم بێتەوە. کۆڤاکس بەرنامەیەکە زۆر وڵات تێدا هەن، سێرێک بۆی کە یارمەتی دەربن، سێرێکیش بۆی کە کەڵکی لێوەربگرن ئەو وڵاتانێک کە فەقیرترن، بۆ ئەو مەبەستە دەگەڵ ئەو پرۆگرامە لە ژێر چاوەدێری سازمانی تەندروستی جیهانیدایە و هەدەفەکەی ئەوەیە کە بەرهەمهێنان و بەردەستخستنی ڤاکسین یا پێکوتە جورێک بێ کە عادڵانە بێ. بەداخەوە لە حاڵی حەزردا ئەو شتە بەو شێوە نییە. وڵاتە دەوڵەمەندەکان کە 14 جەماوەری جیهان پێکدێنن زیاتر لە نیوەی دۆزی ڤاکسینەکانیان کڕیوە، ئەوەی کە هەیە و ئەوەی قەرارە بێ. لەبەرەوەی شتەکە عادڵانە دابەش نەکراوە. کۆڤاکس دەیەوێت ئەو باڵانسە بڕێک تێک بدا نزیکی کاتەوە لەوەی کە عەداڵەتە. ئەو کارێکە دەیکەنەوەیە لەو ڤاکسینانەی کە بۆ وڵاتە فەقیرەکان قابلی استفادەتر و گونجاوترە، وەک ئەوەی کە ئاسترازێنێکا بە هاوکاری لەگەڵ ئاکسفۆرد بەرهەمی هێناوە، لەوانە دەکردنەوە و دابەشی دەکەن. یەکەم سێری ئەو کارش ئەو دابشکردنە بۆ وڵاتی غەنا کرا، چەند ڕۆژ لەمەبەر بۆیان ناردن و قەرار وایە لە ڕۆژی چوارشەمەوە دەستکەن بە ڤاکسینەکردنی خەڵکەکەیان 600,000 دۆزیان ناردۆ. ساڵی 2021دا بەگشتی قەرار 2 میلیارد دۆز ڤاکسین لە کاناڵی کۆڤاکسەوە بگاتە دەست وڵاتە فەقیرەکانکەوە، خۆی یارمەتێکی باشە بۆ وڵاتانە کە بتوانن بەشێکی باش لە کۆمەڵگاکان و ڤاکسینە بکەن. باشە، ئەو بەرنامەی کۆڤاکسا بڕیارەکە دراوە کە هەموو وڵاتان پێویستە وەری بگرن یا با بڵێن حکوومەتی ئێران بەسراوەتەوە بەخۆی کە ئایا ئەو ڤاکسینە وەربگرێ یا بیکڕێ یا نەیکڕێت؟ بەرنامەکە بۆ جورەیە کە دڵخوازە ئەو وڵاتانێک حەز دەکەن دەگەڵ بن، جا چ بۆ یارمەتیدانە چ بۆ یارمەتی وەرگرتنە دەتوان ناونووسی بکەن و دەگەڵکەون. ئێران لە ئەو بەرنامەدا ناونووسی کردووە و 52 میلیۆن دۆلاریش وەکی ئاگادارم پارەی داوە بۆی کە 16 میلیۆن 800,000 دۆز ڤاکسین وەربگرێ و قەرار بۆ وەربگرێ. بەڵام
بەدوای ئەو فەرمانەی کە خامنەی دایکە واکسنی ئامریکایی و ئینگلیسی بۆیان نییە بێنە ناو ئێرانەوە پرۆسەکە وەستا لەبەرەوەی کە قرار بوو ئەو واکسنێک کە ئازێنەکە کە کۆمپانیەکی سوێدی بریتانیاییە بەرهەمی هێناوە ئەو واکسنە بێ بۆ ئێران ئەوە بۆ خۆی بوو بەهۆی وەی کە پرۆسەی واکسین نەکردنی خەڵک لە ئێران هەرچەند ئەو دەمیژ و پاشکەوت هێندە دیکەوە پاشکەوێ و بەداخەوە بێن ڕووبکەن لە ئەو واکسینانەی کە لە رووسیا و چین بەرهەم هاتوون کە دەزانین کە ئەو متمانەی کە بە واکسینانە دیکە هەیە ئێستا بەوان بەدی نەهاتووە. ئێوە لە سوئێد دەژین و لە نەخۆشخانە کار دەکەن هەڵبەت لە نزیکەوە دەزان کە سیاسەتی حکوومەتی سوئێد بەرامبەر بە کۆرۆنا چۆنە و لە هەواڵەکانیشدا هەبوو سوئێدێکێک لە وڵاتانە بوو کە هەڵسوکەوتێکی تایبەتی بەرامبەر بە کۆرۆناگر لە چاو ئەوانی دیکەوە ئەگەر بکرێ بۆ بینەرانمان باس بکەیت ئەزمموی سوئێد چ بوو ئایا سەرکەوتوو بوو یان نا؟ دیارە جێگای مشتمر و بەحسە ئەوە کە ئایا سەرکەوتوو بوو یان نا. سوێد بە پێی متمانەیەکی کە خەڵک بە سیستەمەکە و سیستەمەکە بە خەڵکی هەبوو ئەو بربەستانەی کە بۆ پێشگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆس پێویست بوو ئەنجام بدرێ یا بە پێویست دەزانڕە لەلایەن ڕێکخراوەی تەندروستی جیهانیەوە ئەوانەی کەمتر ئیعمال کرد و داینا بۆ خودی خەڵک کە ڕعایەتی وەزعەکە بکەن زۆر مەحدودیەتی ئیعمال نەکرد بەڵام وەک تەوسیە ڕایگەیاند. ئەوەش بوو بەهۆی وەی کە دیارە فەرهەنگی لێک دوور دانیشتن و ئەوەی کە خۆ لە یەکتر پاراستن و ئەو شتانە لە سوێددا هەیە ئەوەی کە بە کۆلێکتیڤ دەژین لە وڵاتانی دیکە لە وڵاتانی لە زۆر وڵاتی دیکە وەگی لای خۆمانەسان لێرە کەمترە لەبەرەوەی دەتوانن بەعض شتێک ڕعایەت بکەن باشتر بەڵام بەگشتی دەتوانم بڵام کە من یەکی لەو کەسانە بووم کە ڕەخنەم هەبوو لەو سیستێمە پێم وایە دەکرا بربەستەکان زیاتر بن پێم وایە ئەو ژمارە خەڵکێک کە گیانیان دەستدا لە سوێد کە تەنان بە ڕێژەی جەمعیەتی حسابەکەی لە چاو نۆڕوێژ دەهێندی بێ زیاتر بۆ دەکرا زۆر کەمتر بێ ئەگەر بربەستەکان زیاتر بیان زۆر کەس باسیەوە دەکەن کە زۆر سەرکەوتوو بووە کوشتێکەکەمان داوە اقتصادەکەمان نەجات داوە و هیچ شتێک ڕانەوەستاوە سەرڕایوەش ژمارەیەکی زۆر توش نەبوون بەڵام ئەو ژمارە کەمە بە بەراورد لەگەڵ وڵاتانێکی کە زۆر بەتوندی نەخۆشی کەتیاندا بڵاوەتەوە دەتوانین بڵێن کەمە لە بەراورد لەگەڵ جیرانەکانی سوێددا بەداخەوە زۆر بوو و ژمارەی کەسانێکی گیانیان دەستدا زۆر بوو بۆیە من بە سیاسەتێکی سەرکەوتوی نابینم بەڕاستی. کابوو یعنی لایانی چی باشی نییە پازیتیڤی نییە کە مەسەلەن ئێران خەڵکی ئێران حکوومەتی ئێران بتوانێت لە ئەزمموی سوێد کەڵک وەربگرێت. ئەگەر ئێران وەک سوێد هەڵسوکەوت بکە زۆر زیاتر لە ئەوەی کە ئێستێش خەڵک گیان دەستدەن گیانان دەستدەن چون وەکی عەرزم کردن ئەو فەرهەنگی بەیەکەوە ژیان و هاتوچۆکردن و یەکتر دیتن و بە کۆمەڵ دانیشتن و ئەوە زۆر زیاتر لە ئێران لە چاو سوێدەکان خۆیان ئەو شتە ڕعایەت دەکەن هەمیشە بۆیە ئەسڵەن ئەو تەوسیە ناکرێت تەنانەت ئەگەر کەسانێک بن سیاسەتی سوێدیان پێ سەرکەوتوش بێ نابێ ئەو تەوسیە بکەن کە لە ئێران شتێکی لەو نەوعە ڕەچاو بکرێ چون دیتمان کە لە ئەمریکاش سەرڕایەوەی کە سەرێک مەحدودیەت ڕاگەیەندرا و ئەعمال کرا بەڵام خەڵکێکی زۆر توش بوون خەڵکێکی زۆر گیانیان دەستدا و ئەوە دەگەڕێتەوە سەر شێوازی ژیانەکان ئەوەی کە بۆ سوێد قابل ئیزرا بوو و تا ڕادەیەکی دەتوانین بڵێن سەرکەوتوو بوو بەڵام نەتەواو لە وڵاتانی وەک ئێران ئەسڵەن نابێ ڕەچاو بکرێ و تەواو غەڵەتە لەوێ دەبێ مەحدودیەکان تونتر بن هاتوچەکان زۆرتر بەربەست بکرێن و سیستەمەکە دەبێت بە جوورێک بێت کە لە وڵاتانی وەک چین وەک ڤێتنام وەگە وڵاتانی کە توانیان سەریع کۆنتڕۆلی وەزعەکە بکەن وەگە وڵاتان دەبێت کار بکرێن. کاکتورەگە بینی سەرباسی ئەو دەرزێ و ڤاکسینی کە لێ دەدەن ئەو هەواڵە هەیە کە بە شێوەیەکی بەربڵاو کە خەڵک ئەو ڤاکسینە لە خۆی دەدات ڕەنگە وەکو ئینگلیسی پێ دەڵێن ساید ئەفێکتی هەیە ینی کارتێکردنی خراپی دوای لێدانی و دەرزیدا لەسەر کەسەکە هەیە ئەمە چۆن دەتوانێت چارەسەر بکرێت یا بەگشتیار هەموو ڤاکسینێک وایە یار تایبەت بە کۆرۆنایە؟ تەجروبەی چەند واکسنێک پێشتر نیشانی داوە کە بەگشتی واکسینەکان زۆر پڕمەترسی نین
بەڵام یەکەوەی کە ئەو تەکنۆلۆژیە کە فایزەر و مۆدرنا دەکاریان کرد نوێ بوو کاڵگەکتن لە mRNA و یەکیش تەجروبەیەکی پێشوو لەسەر واکسنێک دژ بە ئەنفلانزای بەراز بوو هۆی کە دڵڕاوکەیەکی زۆر هەبێ سەبارەت بە واکسینە. بەڵام دوایە کە تاقیکردنەوەکانی فازی 2 و 3 ئەنجامدا بۆ بەگشتی هەرزوو دەکەم بۆ هەموو واکسنانی کە تایید کراون لەلایەن ئەو ئۆرگانە جێی متمان وردە دیتمان نا ئەو کارتێکەرە لاوەکیانە ئەوەندە زۆر نین زۆر ڕوونادەن ئەوەندە جێ مەترسیژ نین. ئەوانێکی باز دەکرێ دەڵێن تاقمێک خەڵک بە دوای واکسینەکەدا گیانیان لەدەستداوە لە نۆروێژ بە تایبەت راپۆرت کراوە کە هیچی پشتڕاز نەکراوەتەوە کە پەیوەندی بە واکسینەکەەوە بوو بێ. کەسانێک بوون زۆر بە تەمەن بوون، نەخۆشییان زۆر هەبوو، وەزیان باش نەبووە. بەڵام احتمالێک هەیە ئەویژەوەیە کە ئەو واکسینانە کە نوعێک دشکردەوە لە لەشتا بە تا و ژان و حاڵەتێکی وەک هەڵامەتی پێکدێنن ئەو دشکردەوەیە ئەو نیشانانە وابێ کە تەحمل ناکرێت بۆ کەسانێکە نەخۆشی زۆر توندیان هەیە و زۆر بە تەمەن. بۆیە ئێستێ لە بەعزە وڵاتێک هاتوونەتە سەر ئەوە کە ئەو کەسانێک کە زۆر نەخۆشی توندیان هەیە بە واکسینانە جارێ واکسینە نەکەن و دەستڕاگرن لەو مەسلەیە. بەڵام بەگشتی واکسینەکان ئەو شتانەی دیکە کە سەبارەت بە کارتێککردلاوەکانی وان باز دەکرێت وەک مەسەلەن هەستەوەری ئالەرژی ئەوەی حساسیت یا مەسەلەن نوعێک فەلەزی دەموچاوە باز دەکرێت کە دوای واکسندا ڕوویداوە. ئەوانە هیچی ڕێژەیە و کەسانێک کە توش دەبن زیاتر نیە لەو ڕێژەیە کە لە کۆمەڵگایەکی واکسینیان وەرنەگرتۆ بەدی دەکرێت و هیچێک لەوانە پشتڕاز نەکراوەتەوە بەخۆشیەوە واکسنەکان زۆر پڕمەترسینین. ئەو کەسانش کە تووشی هەستەوەری بوون کەسانێکن کە خۆیان هەیان بۆ بە زۆر شتی دیکە حساسن و ڕەنگە بە ئەو مادانەی کە بۆ ڕاگررتنی واکسینەکە دەگەڵ واکسینەکە خستراون دەگەڵ بەوان حساسیتیان هەبوو بێ بۆ بەڕاستی جێی مەترسی بۆ ئیستفادەی گشتی نینەوە واکسنانە. کاک دکتۆر وەک پرسیاری کۆتایی ئەزمون یا ڕێنمایی خۆت بۆ ئەو دکتور و پزیشکانەی کە لە نێوخۆی ئێرانێ لە کوردستانی ئێرانەدا کار دەکەن و لەگەڵ مەسەلەی کۆرۆنا سەرکاریان هەیە پێشنیارت چییە؟ ڕاستەکەی دەشەڕایەتی ئێستادا دە و هەلومەرجەدا کە واکسیناسیۆن تقریبەن دەستی پێ نەکردووە و زۆر بە کاوەخۆ و بە سەبری دەستە پێشە پرۆسەکەی تەنیا کارێکە دەتوان خەڵک و پزیشکەکانیش ئەنجامیدان هەر لەبەر چاوگرتنی ئەو ڕێنوێنانەیە کە دەبێتە هۆی وەی کە تووشی نەخۆشیەکە نەبن و کەڵگوەگرتن لەو جل و بەرگ و ماسک و دەستەوانە و وەسایلانەیە کە وەختی کارێ پێویستە ئیستفادە لێ بکەن بەوەی کە خۆیان بپارێزن لە توشبوون بەو نەخۆشیە. زیاتر لەوە بەداخەوە کارێکی ئەوتۆ ناکرێت و خەڵک دەبێ مەترسی ئەو نەخۆشیە بە جددی وەربگرن. تەنانەت ئەگەر گرتووشیانە هەوڵ بدەن تا کاتێکی کە واکسین لە خۆ دەدەن تا کاتێکی کە پەتاکە ژمارەکەی لە کۆمەلگادا کەم دەبێتەوە و مەترسی گواستنەوە کەم دەبێتەوە دیسان هەرە و پرۆتۆکۆلان لە بەرچاو بگرن و هەوڵ بدەن کە توش نەبن. ئەو توشبوون بۆ نەخۆشیە تەنیا بۆ کەسانێک کە پیر و نەخۆشن مەترسیدار نییە، بۆ گەنجەکان و منداڵەکانیش دیارە مەترسی کەمترە بەڵام دەتوانێت جێ مەترسی بێ. هەروەها دەزانین کە کەسانێک بەهۆی ئەو نەخۆشیەوە تووشی کێشەی درێژخایەن و ئەوەی کە پێی دەڵێن کرۆنیک کە دەمێنێتەوە دەبن وەک کێشەی سیەکان سیستمی عەسەبی ئەوانە کە ئێستا زۆر دەبارەیاندا نازانین لەوانەیە سێرێک کێشە دروست بێ کە بەڕاستی دوایە زەحمەت بێت چارەسەرکردنەکەی. بۆیە وا باشترە کە خۆ بپارێزن هەوڵ بدەن توش نەبن تا کاتێک کە واکسن دەگاتە بەردە. سپاس دەکەم دکتۆر ئالانی فەتوحی لە سوێد لەگەڵمان بووی. سپاس بۆ زانیاریەکانت. سپاس بۆ ئێوەش بۆ دەرفەتە سەرکەوتوو بن. بینەرانی بەڕێز هاتنێ کۆتایی پرۆگرامی ڕوانگە هەتا حوتویدا بێ بمێنن بە سڵامەت.